بەڵێنیان پێ دەدەین کە ئەو دەستەیە تازە دەکەینەوە زیندوو دەکەینەوە بۆ ئەوەی لە ئیمڕۆ بەدواوە هەوڵ بدەین یاد بۆ مردوەکان و دەستخۆشی و ڕێزگرتن لە زیندووەکانمان بگەینی سەرخۆشی و دڵنەوایی لە خۆمان و لە سەرجەم وەرزشکاران بۆ تایبەتی خانەوادەی خوا لێ خۆش بوو کاک فاتح دەکەین کاک فاتحی بە دڵنیایی بە جەنابتان لە دڵی هەموو وەرزشکارێک لە هەموو کەرکووکێک هەموو وەرز دۆستێک کاک فاتحی یادگارەکانی ئەوەنە زۆر خزمەتی ئەوەنە زۆرە بۆی هەر لە دڵی هەمامینێتەوە لێرەوە پێم خۆشە سوپاسی تایبەتی کاک شاو نەجم کەرکووکی بکەم و تەمە ناکەم سەرجەم کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان هەوڵ بدەن هەریەکە لە لای خۆیەوە وەگەوەی کاک شاهۆ و بەشێک لە برادران ئەنجامێدەن بۆ وەرزشکاران هەوڵی زیاتر بدەن ئەتوامی زیاتیان پێ بدەن و بە تایبەتیکردنەوەی ئەو خولی تیپە ملیەکان کە ماوەیەکی زۆرە ئێمە پارتی دیموکراتی کوردستان هەم لە ڕووی دەستەی کە دامەزراوە ئێستا و هەم لە ڕووی کردنەوەی تیپی ملی و کردنەوەی خول و قارەمانەتەکان دوور کەوتێتەوە بۆیە بەڵێن دەدەین بە ناوی بۆردی وەرشی سەر بە مەکتەبی ڕێکخستنی پارێزگای کەرکووک گەرمیان و بە ناوی برای بەڕێز و خۆشەویستمان کاکی ئەحمەد ئەو بەڵێنەی بە ئێمەداوە لە ڕێگای ئێمەوە پێمانی یاندوو کە وەرزشکارانی کەرکووک دڵنیا بکەینەوە کە بە هەموو توانایەک هاوکار و پاڵپشتی یانەکان بێت یەکێتەکان بێت ناوبژوانان بێت تیپە ملیەکان بێت ئەو پیاوە بەتەمەن و مامۆستا بەڕێزانەی دەستەی وەرشوانگەیریەکان بەڵێنیان پێ دەدەین کە ئەو دەستەیە تازە دەکەینەوە زیندوو دەکەینەوە بۆ ئەوەی لە ئیمڕۆ بەدواوە هەوڵ بدەین یاد بۆ مردوەکان و دەستخۆشی و ڕێزگرتن لە زیندووەکانمان بگەینی